إنما المؤمنون الذين إذا ذكر الله وجلت قلوبهم وإذا تليت عليهم آياته زادتهم إيمانا وعلى ربهم يتوكلون. نشكردن اهتمام وذكر اسم قد أفلح من تزكى وذكر اسم ربه فصلى. نوش زور مهم براينا بلام نوجك اگر دلت زیندو بێ لەگەڵ یا ئەزانم چی ئەگەر حەسکەن ئیسە بزانن چی نوێژێک دڵت لەگەڵ یا زیندووە چی نوێژێ ئیسە مەسەلەن تاقیگە کردم ئێمە هاین لە مختبەرێکە بزانم چەندێک دڵمان زیندووە تەزکیەی تایە بە چیا بزانین هەر بەو قیاسەی خوای تەعالە کە لە قورئانی پیرۆزە فەرموویەتی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. نوێژ ئینسان لە خراپە و خراپەکاری بە دوور ئەگرێ. تەزکیەش چی بوو؟ تەزکیەش وتمان ئەوەیە کە دڵت حەز لە چاکە بکە و حەزیشکا لە خراپە بە دوور بێ. براینە قیاسی کە تۆی نوێژگەر تۆ ئێستا لە جمعە هاتووی و پێنج فەرزە لەوانەیە تاو بدەی بۆ مزگەوت چەندیە لە خراپە و خراپەکاری دووری چەندێک لە معاملەکەی ناو بازارتە لەسەر شەریعەت ئەچی چەندێک لە دائیرەکەتە لەسەر شەریعەت ئەچی چەندێک لە هەموو کاروبارەکانی ژیانتە تۆ کرێکاری کاسبی مۆزەفی مدیری دائیرەیەکی مەسئولێکی لە دەوڵەتە چەندێک خراپە هاتە بەردەمت خۆتی لێلا ئەدەی هەوڵی چاکە ئەدەی ئەگەر زانیت باشی ئەوە بزانە دڵت زیندۆ نوێژەکەت سوودی هەیە ئەگەر خراپبی معنای وایە ئەو نوێژە نییە کە خوا ئەیەوێ ئیتر خۆتە خەڵەتێنی. زەکات خۆ خێرە وانییە زەکات دان خێرە پارە ئەدەی تۆ بۆ ناو نراوە زەکات هەر بۆ ناو نراوە زەکات بۆ خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێوە پێغەمبەر خذ أي پیغمبری خوا صلى الله عليه وسلم خذ من أموالهم صدقة صدقيان لي والبقرة تطهرهم وتزكيهم بها. هدف سركي لزكاة تطهير وتزكية. تطهير وتزكية شريك يك معناه يعني باكيان كاتو ولا جناح باكيان كاتو ولا حسودي باكيان كاتو ولا خرابكاري باكيان كاتو ولا الرزيلي رجوش هروايه. كتب عليكم الصيام يا أيها الذين آمنوا كتب عليكم آياتي سطو هشتاو سي سورة بقرة يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم بوشي بو الرجول لسر إيوه لسر أمتكاني بيشوي إيوهش فرز كرا بوشي هر لبر أوي نان نخويتو نخويتو خود لشهوة دور قري حتى إيوار بس يعني بو الرياضة وكو هنيا كس أي كابو الرياضة نو والله لعلكم تتقون لبر تزكية لبر باكردنەوەی دڵ و دەروون تۆ کە ئەچی بۆ حەجی ماڵی خوا ئینشاء الله لەوانەیە تێتانە هەبێ ناوی دەرچوو بێ بۆ حەج تۆ کە ئەچی بۆ حەجی ماڵی خوا فمن حج البيت فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج لسورة بقرة. يعني ئەگەر تۆ هەنێ کەسمان لەگەڵا بوو لە حەجا لە عومرەیە باوەڕ بکەن یەک سیفەتی ئیمانداری تیا نەبوو تەنانەت تیامانە هەبوو لە مەتارەکە کە گەڕاینەوە لە پاشی حەجەکە هەنێ کەس لەم برایانە لەگەڵمانە بوون و شایەتن لەوێ کفرێ کرد کاتێک کە تۆزێ تاخیر بووین لە مەتار و ئەمانە کەلیمەی کفر دەمی دەرەچوو. یعنی حەجێ ئەگەر تۆ لە خراپە و خراپەکاری و قسەی خراپ و ئەمانە دوور نەخاتۆ چی قیمەتێکیە ئەویتە حاجیەک بەیانی ئەویتە نمونەیەکی ناشرین لە بازارە لە دائیرەیە لەسەر ئیسلام. ئەوەیە موهیمە برا بەڕێزەکانم بۆیە ئەبێ زۆر ئاگادار بین. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء